فەرمی بێتە ئێرە پێشتر ڕادگەیان کە تانەتان هەیە لەسەر ئەو دەستەی حکوومەتی هەرێم پێکێنەوە تانەکانتان چییە و پێتان وایە ئەم دەستەیە دەتوانێت شەفافێت لە ڕووی داهاتەکانی نەوتەوە بۆ هەرێمی کوردستان بێنێتە ئاراوە؟ بەناوی خۆی بەخشندەوە مێهرەبان تێبینیەکان ئەوەیە کە لەبری ئەوەی کە دەستەیەک لە چەند وەزیرێکی بەڕێز پێک بهێنرێ بۆ ئەوەی کە بەدواداچوون بکە بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان باشتر وایە بۆ پاڵپشتی ئەوانیش کە دیوانی چاودێری دارایی کە بە قانون بەرپرسیارە بەرامبەر بە وردبینی هەموو داهاتی هەرێمی کوردستان داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێی پێ بدرێ کە وردبینیە پێویستەکان بکە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان و داهاتی نەوت و گاز و داهاتەکانی تر بە تایبەتی داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە کە ئێستا ئەوە بەواقعی ڕێی لێژیراوە کە ئەو وردبینیانە بکە و ئەوە تا بەڕێز سەرۆکی دیوانی چاودێری دارایی لە کۆنفرانسی ئەمڕۆژدا ڕایگەیاند کە بەڵێ ڕێگریان لێکراوە بە پێی پێویست ڕێیان پێنادرێت کە گرێبەستەکان کە ناوەڕۆکی داهات و دارایی هەرێمی کوردستان جا ئەمە ئەگەر مؤسسەی مختص بە قانون کە ئەوانن کە دەستەی نەزا هەیە کە پەرلەمانە پەکخراوە نەهێڵڕێ ئەو کارانە بکرێ ئەی چۆن بە چەند وەزیرێک ئەتوانن بچن خاڵە گومرجیەکان داهاتی ناوخۆ قەرز و دیونی حکوومەت و تەفاسیلی نەوت و گاز کۆنتڕۆڵکەن لەبەرەوە بە چەند وەزیرێک ناکرێ بە مؤسسات ئەکرێ شەفافیت بە مؤسسات ئەکرێ وردبینی بە مؤسسات ئەکرێ لەگەڵ یا سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان کە لە دەی 5 2015 ئێقرار کرا بۆی سێ ئیش بکە بۆ هەرێمی کوردستان یەکەم وردبینی دووهەم دڵنیاکردنەوە لە ڕاستی و درستی زانیاریەکان و داهات لە باری نەوت و گازە سێهەم ئاراستەکردنی داهاتی نەوت و گاز بە ئاراستێکی چەند دروست ئەم مؤسساتانە تۆ دای نامەزرێنی کاری لەسەر ناکەی تەفعیلی ناکەی ئەچی دەستەیەک لە ئەنجومەنی وەزیران لە چەند وەزیرێکی بەڕێز پێک ئێنی کە بە دڵنیاییەوە ئەگەر ئەم مؤسساتانە پاڵپشتیان نەکەن سەرکەوتوو نابن لە بەدواداچوونەکانیان ناچوون کە مەشتێکی زانستی و معروفە ئەو دەستەی دروستکراوە ئەو ئامانجە دەپێچێت کە حکوومەتی هەرێم بۆی پێگەێناوە یاخود ئەگەر نایپێچێ پێگەێنانی ئەم دەستەیە بۆ ئێمە ئەمانەوێ ئەو دەستەیە و سێکتەری ڕقابی و تەدقیقی لە هەرێمی کوردستانە بقوت بکرێ تەفعیل بکرێ بە مؤسسات پاڵپشتی بۆ بکرێ بۆ ئەوەی کە بە مؤسسە بە سیستم ئەو تەدقیق و وردەکاریانە بکرێ نەک بە چەند وەزیرێکی بەڕێز کە بە دڵنیایی و ئەگەر ئەم مؤسساتانیان نەبن شکست ئەهێنن لە دەورە ڕقابی بەدواداچوونەکانە دەرەنجام ئاسەواری سلبی ئەبێ حکوومەتی هەرێم لەم پرۆژە چاکسازیانەیە تا چەند پرسی بە پەرلەمانی کوردستان کردو تا چەند لیژنەکانی پەرلەمانی کوردستان بەشدارن لە پرۆژە چاکسازیەکانە بە زۆر بکوت پەرلەمانی کوردستان پەک خراوە لەبەرەوەی کە شەفافیت لە هەرێمی کوردستان ئاگەیشتە دۆخێکی وە کە فشارەکان و زەخرەکانی پەرلەمان تحمل نەکرا بۆیە پەرلەمان پەکخراکەوەیەک بولەوە کارەسەرکیەکان یەک خاڵی زۆر گرنگ ئەویش ئەوەیە کە لێرە جەختی لەسەر بکەمەوە کە لەلایەن سەرکردایەتی مەکتەب سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان تا ئەم لەحظەیەش هیچ بڕیارێک نییە بەوەی کە وەزیرێکی یەکگرتوو بێتە ئەندام لەو بۆردە چونکەوە قابلی دیراسەیە تەرحێکە کراوە و دیراسە ئەکرێ بە وردی بەوەی کە بە هەلومەرج و بە مؤسسات وەکو باسم کرد ئەو بوعدە ڕقابی و تەدقیقیە بۆ دڵنیاکردنەوەی هەموو لایەک و شەفافیت و بۆ دۆزینەوەی ڕێگا چارە هەنووکەیە خێراکان بۆ دابیگرتنی موچە بۆ فەرمانبەران بە زووترین کار بگیرێتە بەر.